ئەی بێنەزیر و هەمتا هەر تۆی کە بەرقەراری بێدار و بێدیاری بیدار و پایەداری. سڵاو ئەرزەکە مەخمەد بینەرانە ئەزیز و خۆشەویست، دووبارە هاتینە خزمەتتان بە بەرنامەی پێگەی ژنان. ئەمڕۆژ دوو گەنجی خۆشەویست میوانی بەرنامەکەمانن، دوو گەنجی ڕێک و پێک، دوودانە ئارتیستی نەقاش. بەخێراتن سەر و سەر چاومان. سلاوێوەش زۆر مەمنونین بۆ داوەتکردنی ئێوە بۆ بەرنامەیەک جوانتان. سپاس کە قبولتان کرد. خواهشەکەم و خۆشحاڵین لە خزمەت بینەرانی خۆشەویستین. سلام ئەرزەکەم خدمەتەوە بینەرانی خۆشەویستان، مەمنون لە داوەتان. بەخێراتن. لە خانمی نازیلا قادریان و دەست پێەکەین. تەمەنی چەندێکە نازیلای گیان و لەکوێ لەدایک بووی؟ من تەمەنم 18 ساڵە و متەوەلدی لەدایک بووی سنەم. تۆچی مەشید گیان خانمی مەحشیدی ئەفراسیابی نەقاشی خۆشەویست. من ئەها ساڵمە لە سنە لەدایک بووم، هەلێریشە گۆرە بووم. بەڵێ لەوە دەست پێکەین. ئێوە کاری گریمی شەکەن جگە لە نەقاشی لە ئەرزەی گریمیشا فعالیەتان هەیە. گریمی سینەما یا شانۆ؟ لە حوزەی هەم گریمی سینەمایی، لە نەقاشی لەسەر بەدەن، لە حوزەی تەڕاحی و نەقاشی ڕنگڕۆغەن و ئەوانەی کەشدا توانیمە کارهایەک ئەرا بدەم. زۆر باشە. هیوای باشترینەکان ئێمە بەداخۆ ئەکتەرمان زۆرە، کارگەردانمان زۆرە، بەڵام بەڕاستی کەمبوودی گریمۆرمان هەیە. لە کەیوەکە و نەقاشی دەست پێ کرد؟ من لە ساڵ 96ەوە بە تۆر حرفەی شروعم کرد بەکار. ئەوەڵ دەفەلام تەڕاحی چەهرە شروعم کرد، با مداد کارمە کرد، بعد لە کناریە ڕنگڕۆغەن و ئەکریلیک کارم ئەکرد کە کەم وارد حرفەی سیاح قەڵەم بووم و بەخاترەوە کە بتانم وەختم کامڵ دابنم لەبان سیاح قەڵەم و پیشرەفت کەم، ڕنگڕۆغەن و ئەکریلیک و مدادم فعلەن یا بەکنارە. دروستە. ئەوەڵ جەرەقەیەکە تۆی هاندا کە بڕۆی بەرەو تەڕاحی چی بوو؟ ئەوەی کە لە ماڵەوە لە ئاشناکانمان ئەیانزانی چۆن نەقاشیەکەیشم، دانیشتن یانوت چهرەیان بکەشم، وەختی کێشام و خۆیان دەرهات بدونە ئوستاد. دقیقاً کێشام و خۆیان دەرهات بیشتر لە بانیۆ کارم کرد، وەختم دانیا وەختی زانیم کە ئستاداتمە هەست و ئەتانم ئەم کارە ئەنجام بەم، وەختی بیشترێکم بۆی دانیا. درستە. لەکوێوە دەست پێ کرد نازیلەگەن؟ باسی و کاتە بکە کە منداڵ بووی بە هەستت بە نەقاشی بوو. بەڵێ من هەر لە منداڵیەوە دوورسە کارگەلێکی بوچک هە لە حەدی خۆمدا ئەنجام لەداوەلی و 2 ساڵەمەوە بەر بوو کە ئەوەزار دایکم منی نرد بۆ کلاسی نەقاشی بە هەزاران سەختی کە بوو و دوایەوە تەنها کەسێکە مەسەن هاندەرم بوو براکەم بوو و باوجودی اختلافاتێکە زۆرێک کە پێش هات و زۆر ڕازی نەبوون حتا من بچم لەو ڕگایەدا شڕۆی بکەم. براکەم پشتمی گروا وتی کە تۆ دەبێ و ڕگای ئەدامە بدەی و ئەلانیش لە نێویدام و میدوارم کە لە ئایندەی نزیکیشدا بتوانم جوانتر و ڕێکوپێکتر ئایندێکی جوانتر دروست کرد. پێت وایە ئەگەر کە براکەت هانی نەدایەتی بۆ نەقاشی پاڵ پشتی لێ نەکردایەتی ئەم ڕێگەوەی دام بدایە؟ بەداخەوە فکر ناکەم، چونکە هەتا دروستە والدەینم دایکم زۆر هاندەری من بوو، وەلی بەڵام باوکم وەکو ئەکسەری دایک و باوکەکانی کە ئەلان حوزوریان هەیە حتا دەتوان ئەو بەرنامەیەش دەبینن، زۆر عەلاقەیان کە منداڵەکانیان ڕشتەهای وەکو تەجروبی و ڕیاضی وانە بچن و لە مەسیری واقعی خۆیان کە ئەو منداڵە ئەو عەلاقەیە هەیەی ئیدامەی بدا دووری دەکەنەوە. زۆر بەداخۆ بنەماڵەکان بەڵێ بنەماڵەکان زۆرتر ئیسراریان بەو شتە هەیە کە ڕشتەهای تەجروبی ڕیاضیەمانە بخوێنن. ئەمەوێت لە تۆ بپرسم مەشیدیان، تۆ کێشێت بوو لە ناو بنەماڵەتا بۆ ئینتخابی ئەم ڕشتە؟ بۆ تەڕاحی نەقاشی کە وەلێ من وەختە گەرەکەم بوو وارد ڕشتەی سینەما بم، ئەجازەیان نادا ئەوەی کە کەنیشکێک بڕێت لەسەر کارەوە بێت تا نسفە شەو حتا کاری توول بکەشێت و نێیتەوە، هەمچین شتێک ئەسڵ ئەجازەیان نادا. فکرەکەی تۆ کە ڕیشە لەکوێیە ئەمە؟ نازانم شاید جێ نەکەفتە ناو فەرهەنگ جامە ئەمانە کە دانێ کەنیشک بتانێ بنیامێک ئاتی لە دەرەوە بێت دێر وەخت بێتەوە ماڵ. ئێمە بەرنامەکەمان سەبارەت بە ژنان و ئاسیبشناسی ژنانە لە حوزەی هۆنەرە. نازیلایگیان باسی ئەومان بۆ بکە نەخشی خانەوادە و ئەترافیان چۆنە بینی؟ نە لە بنەماڵی خۆت وەختێ بە دوورە ڕوانی. بە دوورە ڕوانم بەڕاستی من ناتوانم مەسەن بڵێم زۆر بنیادمێکی
ناومیدم یا بەدبینم وەلی ئەو فەزایە حاکمە کە ئەسڵ زۆریان پێی خۆش نییە کە هەتا یەکدانە خانم یا یەکدانە هەردێک بە عنوانی یەکدانە ئینسان وەختێ بچێتە نێو ڕشتەیەکی مەسەن وەک هونەر دەڵێن کە لە ئەوەی کە دەرامەدی نییە یا ئەوەی کە بەجگاهی جوان ناکێشرێ یا ئەوەی کە دەڵێن ئەخلاقیان مەسەن چاک نییە بۆ ڕگایانە دادەچن وەلی ئەگەر کەسێک بێت کە لەو ڕگایەدا بە دروستی مشاوەرێکی چاک بێ شاید بتوانێت کە ئەو کەسە بتوانێت لە هەدەفی ئەسلی خۆی شتێکە بۆی دروست کراوە بێتە سەر ئەرزیە دووش نکاتەوە. دروستە. ئەگەر مەسەلەن شەرایەتێک پێش بێ کە نەتوانیتر نەقاشی بکەیت چ شتێکی تر هەڵە بژێری؟ من ڕاضی چۆن خۆمیش هەم ڕاضی علاقام بووە هەم هۆنەر خانەوادە مشکلێکیان نەبوو بۆ ڕشتەی دەبیرستانم وەلی خۆم ڕاضیەکەم انتخاب کرد کە ئەگەر زمانی نەمتانی هۆنەرەکە بچم ڕاضیەکەم بێت و ئەگەر نەمتانی ڕاضیەکە بچم هۆنەرەکەم بێت هەرتکیم ئاوا ئەدامەدا ئەگەر هۆنەر نەمێنێت بۆم ڕاضیەکە دامام قەت. دروستە بگەڕێنە بۆ کاتێک کە تۆ پێت خۆش بوو تەڕاحی دەست پێ بکەیت لەکوێوە دەست پێ کرد چووی بۆ کلاس یا خۆت لە ماڵەوە؟ نا من بێدونە ئۆستاد کارم کرد و لە فەزای مەجازی گروهگە لە ئاموزشی بوو لەوانە ئازوو بووم ئۆستادگەلێکە ناو گروهگە لە بوون شتێک ئاموزشیانەدا نۆکتەیان ئەوەتمە کارەکانماندا ئەنیا ئیرادەکانیان ئەگرت لێمان لێنەوە گروهی کارمانە کردیانێ بە یەکۆ کارمانەکە ئیرادکار یەکترینمان ئەوت تەکوانە کارم کرد خۆم فرە وەختمدا ئەنیا بووی فرەتر لە هەر کارێکم بعد لە کانون پەروەرش فکری بووم من لێنا مۆرەبی مۆشەوەقم بوو ئەوانیش تا حدێک کە گرافیکیان خوند و ئەتڵاعاتیان بووە کەمێک کۆمەکمیان ئەگەر وەلی بیشتر خۆم بووم. دروستە. گەورەترین پاڵپشتی تۆ کێ بووە؟ دایکم. دایکت وە هەیە؟ دەخەقەن. نازی لە گیان ئەگەرەوە بۆ تۆ چۆن دەستە پێ کرد؟ ئایا چووی بۆ کلاس یا خۆت یا هەر جۆرێکی تر؟ بەڵێ من لە ئەوڵۆ کلاسێکی سێ مانگە بە سوورەتێکی زۆر معمولی و عادیکە لە هەموو کلاسەکان هەیە چوون و سێ مانگی هاوین بوو و دوایەوە دووبارە مەدرسەش بوو و باعث بوو کە بچمە سەر مەدرسەی زۆر هەر بۆ خۆم کارم دەکرێن کارهای زێهنی ئەنجام دەدا و بە خااتری ئەوەیە کە تەنها شتێک وا بوو لە ڕگای کلاسەوە بکەیتی دوایی بۆ خۆم چوون نێو ڕگاکەوە کارهایی کە ئەنجام دەدا لە حاڵ لە عینە حاڵدا ئەسان ڕەبتی نەبوو مەسەرەن بە سەبکێکی متەفاوت ئەسان ڕەبتی نەبوو بە کلاس هەیەک وەک ئەلان کە ئەکسەران ڕال کار دەکەن. دروستە. ئۆستادێکت بوو کە هەندێرت بە بتەوە ناویبەری کە بەڵێ ئوستاد هەی زۆرم بووە مشکلێک نییەکان بوو ناناویان بەرن تەئسیر گۆزارترینیان بووم ناوە تەئسیر گۆزارترینیان هەر لە ئەوەڵەوە من لای ئاغای سەدری بووم و دوای ئەوە خانمینگین وەکیلی بووە ئاغای خانبەرای بووە ئاغای تالب ئەلی بووە بعد ئەمانە بوون ئاغای خالدی بووە کە زۆر واقعەن هاندەری من بوون و زۆر کۆمەک کۆنەندەیەکی چاک بۆ من بوون کە ئەگەر من واقعەن ئەوان نەبایە من ئەلان فکر ناکەم جگایەکی چاکتر لێمە بات. بینەرانی خۆشەویست ئەو نەقاشیە جوانە کە لە بەکراندی سەحنەکەمان ئەیبینن کاری نازیلایە ئەمەوێ سەبارەت بەو تابلۆت قسەمان بۆ بکەیت. ئەوە ئەسەرێکی کۆپی لە ئوستادی گەورە مۆسەنە کێرمانشاییە کە لە ئاخرین کارەکانیانە تقریباً خانمێکی عەرەبە و کڵاوێکی هەر بە سوورەتی کڵای عەرەبی خۆیانە لەسەریدایەوە بە پشت تمشای خۆی دەکەن. بەڕاستی جوانە. ئەگەر بگەڕێتەوە بۆ چەند ساڵ لەموو پێش دووبارەم ڕشتە ئینتخابەکەیتەوە؟ بەڵێ قەتعەن چون ئەو ڕشتە واقعەن ئارامش ئات لە زیندگیمەوە. چیت لە ناو ڕشتەیە دی لە ناو تەڕاحیە چیت دی کە عەلاقەت پەیا کرد؟ وەختێک کە فکر واقعەن مەشغوڵە یا مشکلێکە بۆ پێشتێ ئەو تەڕاحیە مەشغوڵی ئەویت ئیکیشی ئەوەنە وەختۆ ئەگرێت تۆ زەهن و دەرگیری ئەوێت مشکلاتت فەرامۆشەکەی و ئارامشێ یان تۆ حاڵەتی ڕێلەکسیشن ئیسفادەکەی تەڕاحی تۆ چی؟ منیش واقعاً تەنها شتێکە تەنها ئارامشم پێبات هەرم تەڕاحیە بووە و جارێکە من بچمەوە فقط دەتوانم ئەوە ئینتخاب بکەم هیچ ڕێگایەکە نییە کە لەبێژم ڕشتەیەکە بتوانم ئینتخاب بکەم واقعاً هیچ ڕشتەیەکە نییە. نەخشی برا باوک هاوسەر جنسی مزەکر چۆنە بینی لەم ڕشتەیە بەعنوانی حامیەک؟ بە عنوانی حامیەک واقعاً دەتوانن زۆر بنیادم زۆر تەئسیرگوزار بە لایەنە هەڵدا کە هاوجنسی خۆیان نین بڵێن بۆ ڕێگایەدا بچۆ واقعاً نیە اتفاقی بۆ تۆ بکەوێت دروستە مشکلاتێک کە هەیە وەلی دەتوانێت هەندەری تۆ کۆمەک کۆنەندەی تۆ بن کە لەو ڕێگایەدا موفەق بێ بنیاتە.
دقیقاً بە نظر منی شەر و جۆرە سافرەتانن کۆمەکەن لە موفەقیەتان نەقشیان بێت ئەوەی کە بەعنوان جنسێک مخالفت ئەو نەخۆیان تەکتوا بەرابەر بووینن کە وەک ئەوان بتانیت فرە ڕاحەت لە عەرزەی هۆنەرا کارکەیت و پیشڕەفتکەیت لە جامعەتە. تو بە ئەنوانی کەسێکە کارەکەی لەم ڕشتەیە ئایا فەزا چۆنە بینی؟ ئایا بەستەرێکی مناسب فەراهەمە لە جامعەکەمانە بۆ ژنێکی شاغڵ؟ نەواقعان لە هۆنەرا ئەسڵەن فەرهەنگی دروست جێ نەکەفتێ بۆ خانمێک کە بتانێ فرە ڕاحەت لە عەرزەی هۆنەرا کارکات. ئەوەی کە گرافیک بخوێنیت بیت بە گرافیسکارێک ئەسڵەن جێ نەکەفتە ئەوە کە ڕاحەت ئەو خانم بتانە لایەندە بخۆی شرکەتێکی بێ کارکات. بۆچی چ عامل هەیە کە بینی کە سەددە ڕاحەت بن؟ خانەواتەکان ئەوە موافق نین ئەوەی کە هێژن مەسەڵەن ئەگەر شرکەتێکی بێت ئەو خانما ممکنە کەسێک وارد ئەو شرکەتە بێ کە ئەگەر تۆ حتا خاس بی ئەو یەک نەفەرە خاس نەوێت لێ ناوە مشکڵێک ئیجاد کا بۆتیاوەکە قسێ مردم کەفێت بە شۆنت. پس بەڕای تۆ ڕیشە لە بنەماڵەکان نە لە ئیجتیماع؟ هەر ماڵەکانن کە ئیجتیماع تەشکیلەن و ئەوەی کە خۆیان ناوخۆیانە ئیشتبادای ئەخان باسەوە کۆل لە جامعەوە جۆرە بێت و ئەو فەرهەنگە جێ نەکەوێت ئەسڵەن. درستە بە نظری تۆ فەزایەکی مناسب حاکمە؟ بە نظرم هەم لە ناو خانەوادەکانە وشتە هەم لە ناو ئیجتیماع چونکە من بە شخصە هەیە کە دیوما هەتا ئەو دەستمۆزدەوە یەکدانە خانم لە ناو ڕگای خۆیدا وەری دەگرێت زۆر کەمترە تا یەکدانە ئاغا یا مەسەڵەن بە تەخفیفێکی زۆرتریان دەوێت تا مەسەڵەن کارێکیان بۆ ئەنجام دەی دەڵێن چونکە خانمە مەسەڵەن دەتوانن ڕاحەتتر ئەو فەزایە ئەو هینە ئیجادکەن کە پوڵێکی کەمتری پێ بدەن هەتا بۆ کارەکەی هەر چەندێک بە عەرزش و جوان و ڕێکوپێکیش تەحویل بدە یا ئیرادگیریەکی زۆر سەختتر دەگرن بۆی وەلی ئەگەر مەسەڵەن ئاغا بێ جنسەکەی زۆر بە قاتعیەتەوە ناتوانێت زۆر ئەزێتی کەن یا زۆر ئەوەی کە دخالەتکەن لە نێو کارێکدا ئەنجامی داوە. درستە بە نظرت جنسیەت لەم ڕشتە چەندێک تەئسیریەوەی کە ئەگەر کە بنیان پیاو بووایە زیاتر سەرەکەوت؟ احتمالی زۆر بوو بۆ وا بیرەکەی تۆ؟ چونکە هەر بە خااتری و دەستمۆزانە هەر بە خااتریەوەی کە زۆر سایی و تەلاش ناکەن یا خەتای خۆی خانمەکانی دەتوانێت ببێ کە زۆر باعث نابن کە تەلاشی زیاتر بکەن کە خۆیان بێنە نێو عەرسەیەوە یا ئەوەی کە بەستەرێکی جوانتر بۆیان فەراهەم نییە کە جوانتر خۆیان معرفیکەن بۆیان فەراهەم ناکەن شاید هەر لەسەر پیاوەکانیش بێت کە ئەو بەسترە بۆیان دەبەستن. درستە ماشی دیان تۆ چۆن بیرەکەی تۆ؟ ئەرێ خۆ فرە وەخت خەتا خۆت ئەو خانمەسا کە تا ئێژن پێ کارمەکەوە ئەو نەمانەئی هیچ تەلاشێتر ناکە چۆن ئەوان ئەو تۆزەهادن وی کە ئەم کارە بۆ جۆرە فڵانە تۆ ناتانیت و ئەم مشکڵە پێشتێ فۆرەن تەسلیمەوێت و ئەو خاستەی خۆی کە هەسی بە شۆنیان ناچێت تەلاشێک ناکات کە بگەیت پێ. چه اتفاقێک کەوت بۆت لەم ئەرزایەکەیتە مطمئن بووی ئەمەیە ڕێگاکەت و نابێت دەستی لێ هەڵگری؟ ئەوکە هەر کەسێک کارەکانمی ئەدی و ئێزانی من بدونە ئۆستاد کارەکەم کارمی قبول بوو و ئیراد لە کارم کەم بوو چۆن کارەکەم تا وەختێکە کامەڵ نمزانێت توا بوو نیشان کەسێکم نادا ئەو نە ئەو کارمە مقایسە کرد تاک مۆدلەکەی خۆیە کە ئیرادەکانی کامەڵ ڕەف بێەوە چۆن بدونە ئۆستاد بووم کۆلان قبولیان بوو کارم وەختێکە ئایسە من 3 مانگە هام بە کلاسە لای ئەغای تەبارڕۆکی ئەوانیش کە کارمیاندی فۆرەن هەر ئەو جەلەسەکە قبولیان کرد کارم و فرە خاستمیان بە شاگردی کرد فرە خۆشحاڵ بووم ئایسێشە هەرچی کارەکەم هەر دەفا تەشویقم ئەکەن فرە و ئەوەی کە هەمیشە ئومیدم پێیان کە قەتعەن موافقەوەم لەم زەمینە. حتمەن وایە. سەبارەت بە کارەکان زۆرتر قسەمان بۆ بکە ئەوەی کە تایسە گالێریت بووە یا ئەر بۆ خۆت کارەکەی؟ بەڵێ تایلانیش چەندان نمایشگای گروهی و نمایشگاکە تر شرکەتم کردگە لە بۆجێ ئازادی تاران نمایشگایەکم بووە لە سنەیش بە سورەتی نمایشگای گروهی کارگە لە تەسویرسازیم داوە متاسفانە بەخەوەنا بە شەرایەتێک کە بووە زۆر نەمتوانیەوە جوانتر بمنێەوە ڕێگایەوە خۆم جوانتر معرفیکەم. درستە سەبکی کارەکانە زۆرتر چییە؟ ڕێئالە سوورئالە؟ من کۆلەن بۆ معتەقید نیم کە مەسەن یەک شخص فقط یەک دانە ڕشتە یا یەک دانە سەبکێک پێخۆش بێ ئێرابدە شاید فقط من وابم پێم عەلاقەیەکی زۆر مەتەفاوتە کە لە هەر کارێک لە هەر زەمینەیەکدا بێ لەوەی کە لە کارەکانی خۆم سەبکین انتزاعیم انتخاب کردگە ڕێئال چووم هایپەر ڕێئال چووم و دیگەر سەبکای کەش کە واقعاً عەلاقەمەندم بۆی کە تەواوی مثلا ناتوانم بڵێم تەواوی دەتوانم بشم وەلی ئەوانە وا کە مشتاقم بۆی ئەنجامیان داوە. لەو زەمینەیە مەتالعەشەکەی
بەڵێ بە سوورەتێکی ئەوەی کە کارهای ئۆستادانی گەورە تمشا بکەم بەڵێ حتمما سەبکەکان مەکتەبەکان بەڕێستیەکەی تۆ چی ماشیت گیان؟ منیش متفاوت کارم کرد عقیدەم بەوە نەبوو کە یەک ڕشتە بگرمە دەست و ئەدامێ بام ئەوەی کە شاید لەو ڕشتەوە نەموافەقنەوە بەخاطرەوە چەند ڕشتەم هەمزەمان ئەدامەدا وەلی مەجبوری ئایساوەی کە وەختم نییە بەخاطر ماجرای کۆنکور و دەرس ناگەیم گشتی بە یەکەوە بۆم بەرەوە ئایسا فەقەت هایپەڕاڵ کارەکەم. ئەو کاتێککە خەریکە تەڕاحیەکەی هەستیە و لەهزە و چیەتوانە ببێ فقط ئارامشە فقط یانێ دووری لەم دنیا نەز لە یان توش وەک مەحشید بۆ ئارامش ئەگەڕی لەناو نەقاشەکان تا یانە هەدەفێکی تر لە پشتیایەتی ئەم هەدەفێکی ترمەیە هەمەوەی کە هەستی قدرەتێکم پێدەدا وەختێ بتوانم ئەو شتەوە لە زێهنمدایە و شتەوە تەسەوەری دەکەم یا شتەوە حتا لە خەودا دەیبینم بتوانم بەسەر کاغەزێک نیشانی بدەم یا پەیامێکی خۆم هەیە بە زبان نێهێنەوە بە سوورەتێکدان تەسویر نیشانی بدەم بۆ کەسگەلەوە بینەندەن بۆ کەسگەلەوە هەن بەڵێ غیرە ممکنە کەسێک لەزت لە کارێ نەبات و بتوانێت کە بە جوانی ئەنجامی بە وەزیەتی حاڵی تەڕاحی و نەقاشی چۆنە بینی لە معاسرە وەزیەتی خاصە فرە خاصە بە نەزەرم وەکە بیشتر نسبەت بە قابل مردم پێگیریان بیشتر وارد ئەم عەرسە بوون حتا خانمەکان قەبلەن وانە بوو ئەسڵان دروستە تو وەزیەت چۆنە بینی من متاسفانە بەنا بە فەقرێک وە لە جامعەکەدا هەیە زۆر وەزیەتێکی جالب نایبینم و با وجودی ئەوەی کە ئەو هەموو بنیادەمە هەن با ئێستێداد قدرەتمەند کار دەکەن لە ڕێگای خۆیاندا وەلی شتێک نییە کە هەتا معرفیان کە یا هەتاوەی کە ئەو کارەوە دەیکەن بە فرۆش بچێ ئەو شتە کە دوو نەفەریکە بیبینێ بخاطری و واقعا وەزیەتێکی جوان نایبینم هەتا ئەوەی کە لە خانمەکاندا بێت چونکە مەسەڵەن منیان کالان کار دەکەم چ ئەرسێ چ سنتێک هەیە کە من بچم بڵێم ئەوەیە کارم و فەرمون بیکڕن یا هەر شتێکی کە ئەسڵ خەریدیش نەبێت بەنا بە ئەوەی هەتا مەسەڵەن یەکدانە شخصێک وەکو من وەختێکە لەو کتابلۆیەوە دەیفرۆشم دەرامەدێکم نەبێ ناتوان قەت ئەم گالەریە دانم کە بڵێم ئەوانە کارهای دیکە من یا قودرەت خەریدی خەڵگەوەندە زۆر نییە کە بێن ئەو کارەی من هەڵگرن یا تابلۆیەکی جوانیان لە ماڵی خۆیاندا ببێ دروستە خۆت چۆن بیرەکەی تۆ ینی وا بیرەکەی تۆ کە ئێمە ئەبێ پایبند بین بە سنەت‌های پێشین و ئەسەرەکانی داوینچی و وێنگۆ گۆمانەت مشا بکەین یا ئەوەی کە ئەبێ ئیتر ڕێگەیەکی جەدید پەیاکەین سەبکێکی جەدید بۆ خۆمان دابنین بەڵێ واقعامیش ئەوم زۆر پشتێکی جوانە کە هەتاالان سەبکای مۆدرنیش هاتووە کە واقعا ینی ئەلان زیاتر خەڵک زۆر جەزابیەتێکی بووە بۆیان وەلی بەنا بە هەر ئەوەی کە ئەو مەواد وەسایلەوە هەیە زۆر قدرەت خەریدیان نییە لەسەر خەزینەکەی چووەتە سەرەوە خۆ من ئەبینم کە مۆعزەلی مناڵهای دەبیرستانی کە لە فۆتۆگرافیکە یا گرافیک تەحسیلەکەن یەکێ لە مۆعزەلەکانیان ئەوەیە قدرەت خەریدیان نییە چون خۆ ئەکریلیک ڕەنگڕۆغن زۆر گران بووە بە نەزەرەوە فەزا بۆ ڕشتی ژنان وجودی هەیە کەم تابیش نەکامڵ ئەوەی کە خانەوادەکەی حمایەتی نەکا ئەسڵەن ناتانێت دروستە مەگەر بە سەختی فرە سەخت بتانێت دروستە من بە نەزەرم فەزا هەیە وەلی ئەگەر تەلاشێکی زۆری دەوێت یا ئەوەی کە کەسێک مەسەن بە شەخصە لە ئێران زۆر فەزایەکی جوانی نییە بۆ یەکدانە خانم ئەو کارە ئیدامە بدە مەگەرەوەکە لە شارە گەورەکاندا بێ یاوەکە بتوانێت لە ئێران یا کولەن لە کشوەرێکی کە هی خۆیەتی بڕاتە دەرێ یا لە وڵاتی خۆی دوور بێتەوە لە وڵاتی خۆی کە کوردستان بێ دوور بێتەوە چشت هەیە بۆ ورودی یەک ژن بە ئەرسەی نەقاشی و تەڕاحی لازمە بجوز ئێستەعدادێکە بیبێ وەکو تۆ سرفەن مەسەن لە مناڵی کاری کردبێ ئایا هەرو ئێستەعدادت کافی بوو تۆ؟ نا ئەنگیزە بیشتر لازمە ئەوەی کە ئەنگیزت بێ واردەوە ئەرسە بیت وەختۆ بێت کە تەلاش بکەیت و مشاوەقەوە حتمەن بێت جامعەیەک ئەمنۆ بێت ئارامشێک بۆت وجودی بێت کە بتانی وەخت دابنی و ئەو کارۆخت ئارامشێک و نەوێ ئەوە مشکلات بێ لە زیندگی تا واقعاً وەختێک نامێنێ بۆ ئەو کارۆنە زەهن و دەرگیر هەستکەیتە ناتانی جیابیتەوەلەوە بیدانیشی لەم لاو بە تەنیا خەریک کارێک هۆنەری بیت گشتی فەراموش کرد وێڵێکی زیندگیت دروستە چ شتێ بەجز ئێستەعدادت هەندێرت بووم کارە؟
من زۆر ئەوە بۆم قبول نییە کە فقط بڵێن ئێستێداد یا فقط شتێک هەیە کە لە نێو زاتی بنیادەمدایە ئەو شتا دەبێت ببێ. بە نظرم تەلاشی مداوم و شەبانە ڕووزی ئەو هەر شخصێک نەتەنیا من واقعا دەتوانێت بە موافقەتی گەورە بیگەێنێت، وەلی واقعا بە نظرم مهمترین شت فقط تەلاشە لەو ڕگایەدا. بە نظر ژنانی ئێمە بە ئەندازی کافی تەلاشەکەن، ئەکتیڤن؟ نا شاید بە خااتری ئەوەش ببێت کە مقدار مطالعەیە کەمێک وا لە سەتی جامادا هەیە زۆر تاسیریداناوە لەسەرەوەی کە جوانتر نەتوانن خۆیان معرفی بکەن بە خەڵک. درستە. چەندێک بە مطالعە و تەحسیلاتی ئاکادمیک لەم ڕشتەیە اعتقاد هەیە؟ من مطالعەکەم نەوە ئەسڵەن. بعد گەرەکتە لە داهاتوو مطالعەکەی لەسەری یا چ تەحسیلێتە ئیدامە بی؟ من عقیدەکەم بە مطالعەکردنی نییە، فقط ئەوەی کە تەلاشکەیتەوە تەمرینکەیت و کار بەقیە ببینیت، مقایسەی کارەکەی خۆت و کار ئەوان ئەوە نەکە مقایسەکە بێژێکی خاستر کێشایەکی خراوتر، مقایسەکەیت شتێک فێربی لێو یا ئیرادێک هەستیا تۆ ئیرادە بگری لە کارەکە خۆ تا ڕەفعیکەی. من فقط بە مقایسە و تەمرین اعتقادم هەست نە مطالعە. ناز لە تۆ سەبارەت بە نظری مەحشید نظرت چییە؟ بە نظرم مطالعە لە هەر زمینەیە لە هەر ڕشتەیەدا بۆ ئەوەی کە بگەینە بەشگاهای گەورە و لە سەتیاتە جەهانیشدا معرفیت بکە واقعا شتێکی زۆر مهمە. و هەتا مەزان یەک دانە هونەرمەند بە نظرم هونەرمەندێک بێت کە هەتا باسەوات بێ و بتوانێت کاتە لە زمینەی خۆیدا ئەو شتەوە کێشاوێتی جوانتر معرفی کات. و بە نظرم شتێک وەک مطالعە یا لەو زمینەی خۆیدا بە هەر شتێک وە عەلاقەی پێیەتی تەلاشی زیاتری بۆ بکە، تەلاتی جوانتر کەسب بکە، دەتوانێت شتای جەدید ئەسڵ لەگەڵ شتای جەدید ئاشنا دەبێت، شتای متەنەوێ بزانێت لەو سەر دنیا و کەسان چۆن کار دەکا کە بتوانێت جوانتر ئەویش قودرەتمەندتر بێتە واردی ئەرسەی هونەر. نازی لای گیان تۆ بە داهاتوو چۆن ئەڕوانی؟ بە داهاتووی خۆم بە عنوانی یەک دانە کچ ئەگەر لە ئێران بم یا لە هەر کوێی ئەو ئەرزیە ئەگەر خوددا کۆمەکۆنەندەی من بێ، بە نظرم دەتوانم زۆر لەو جێگای وا هەم بە تەلاشی کافی و بۆ خۆم بە موافقەتێکی گەورەتر لەوەی کاش بێت بکەم. درستە. تۆ داهاتووی خۆت چۆن نەبینی؟ منیش قەتەنەوەی کە خوا لە پشتم بێت و خانەوادەم هەر ئاوا حامیم بن و خۆم تەلاشم بیشترەوە کەمەوە، قەتعەن موافقەوەم لەم زەمینە. تایسە بووە زۆر دڵسارد بیتەوە لە ڕشتەکەت لە تەڕاحی؟ نا هیچ وەخت. بووە دڵسارد بی، ناڕەحەت بی؟ بەڵێ واقعا بووە و ئەسڵ شرایەتێک بووە کە ئێساسی هیچ بوون یا ئێساسی پوچیەکی زۆر خراپ پێم دەستی داوە و بەخاطری ئەو وتومە کە ئەسڵ هیچ ئایندەیەک یا هیچ فەزایە بۆ من فەراهەم نییە کە بەجگایەکی گەورە بکەم، وەلی دی بەنا بە موقعیەتێک وا پێش هات چوم لە مۆردی تاقیقم کرد، زانیم کە بنیادەم لە هەر شتێکدا بێت ئەگەر تەلاشی کافی بۆ بکە قەتعەن بەشگاهای گەورە دەکا. ئەو پوچی لەکوێوە نیشئەتەگرێ؟ شاید تەسیری خانەوادە بوو بێت کە کتویانەکە هەر ئەو ڕشتەیە کە تۆ چووی هیچ دەرامەدی یا هیچ قەرەنی اتفاقێکی خاص تێدا بکەوێت و بەجگایەکی زۆر گەورە بگەی. ئەو پوچیە بە نظرم لە ژیانی هەمومانە لەحزە بە لازەی بووە کە بۆمان پێش بێ، وەلێ خۆ مهمەوەیە کە ئینسانەکان زرەی ئاهەنی بپۆشن و گوێچکە بەو شتانە نەیەن. سەختترین خاترەی ژیانت چی بووە؟ من سەختێک وامە نەکێشا واقعا، چۆن هەمیشە خانەوادەم ئەو سەختیە ناو خانەوادەما بە وجود نەهاتە ئەسڵەن تا تەجروبەی کەم بێژم. درستە، خوا هەزار مەرتەبە شکر. سەختترین تەجروبەی ژیانت چی بووە؟ شاید تەجروبەی ئەوەی کە کارەکانم یا بردوویانە بەنێوی خۆیان بە لێبێلی خۆیان لێیانداوە یا ئەوەی کە دراوە یا موقعیەتێک بۆی پێش هاتووە کە ئەو کارە نەماوە یا بردوویانە بۆ خۆیان ینی حاڵتێکی دزراوە، ئەوانە واقعا لەحزەهای سەختێک بوون کە مثلا بۆ شخصێک کە کۆڵێک زەمانی داناوە کۆڵێک وەختی داناوە لەسەر ئەو کارە باعث بووە کە هەموو شتێ بەرم بۆ خۆیان بە نێو لێبەری خۆیان لێیدەن. درستە. بە نظرت موفقیت چەنێ ڕەبتی بە تەلاش و هەیە؟ بنظرم موفقیت و تەلاش نەقشەی ارتباطی مستەقیمێکیان هەیە و بنیادەم هەر بۆ ئەندازەیە وا تەلاش بکە لە ڕێگای هەدەفی خۆیدا لە ڕێگای ئەو شتەوە دەیەوێ هەر بۆ ئەندازەیەش موفقیت دەبینێت.
دقیقاً هەروەسا هەرچیک تەلاشکێ بۆ ئەو شتێکە ها لە زەهنتاوە گەرەکتە بیشتر پێ دەست پێیاکەیت ئەوەی کە لە جێو دابنیشیت و خاستەکانت لە زەهنتا بێت هیچ وەخت دەست پێ ناکەیت. دروستە قسەت بۆ کەسانەی کە تەلاشیان هەیە وەلی خوب لە جغرافیای نامناسبە بە دنیاتن لە خانەوادەیەکی نامناسب بە دنیاتن چییە؟ خب ئەو دەتوانێت هەتا موقعەتی خۆشم ببێت ئەو شتە وەلی بە ساتێکی کەمتر بە فشارێکی زۆر کەمتر و بەخاتریەوە ببێت کە مثلا ئەلان یەک دانشاموزێک یا کەسێک وەک من بەنابە شەرایەتێک وا دروست بووە زۆر جالب نییە یعنی حەسی نائومیدیەکی زۆرتر لەو جاران هەتا حاکم بووە بەسەر جامعەدا و باعسی ئەوە دەبێت کە هەتا ئەو کەسە ئەو بە حەدێکی نائومیدی بگات کە ئیدی ڕگای هەدەفێکی بۆ مهم نەبێەوە فقط کار بکات ینی هەر کارێک بێ فقط بیکات بۆی کە زیندوو بمێنێ و بەخاتری ئەوەیە. چه انتظارێک تەیە کە چه ئیمکاناتێکە بۆ فەراهەم بێت کە تۆ تا ئاخری عمرە بە هەستێکی خۆش ئەو نەقاشی بکەیت؟ انتظار ناتوان بڵێم انتظارم هەیە چونکە هەمووی دەکەرێتەوە سەر خۆم ئەوەی کە یا بە تەلاشی زیاتری خۆم بێ و ئەوەی کە کەمێکی کەش ئۆستادەکان جوانتر بتوانن منداڵەکان واردی ئەرسەی هونەر بکەن یعنی واردەی ئەو مۆحیتی کاری و ئەو مۆحیتی شغلیە بکەن چونکە ئەلان ئوستادەکان فقط بەو زەمینەیە کار دەکەن کە تۆ بچی بۆ کلاس پوولەکەی خۆت بدەی و ئەو فقط بەو شتەوا دەی هەوێ بگات و ئیدی ئایندەی تۆ هیچ ئەهەمیەتێکیان نییە و بەخاتری ئەوە مەسەن لە نمایشگاهای گەورە شرکەتیان بدەن کە ئەلان مەسەن ئوستادهای بەرجستەیەکەن کە ئەو کارە ئەنجام دەدەن وەلی بە مەقدارێکی زۆر مەحدودە. دروستە. نەزەری تۆ چییە؟ ئەوەی کە دەقیقاً نازیلا خانم دروست وتیان ئەنتزارێک وجودی نییە ڕەبتێ بەوە هەست کە خۆت چە بکەیت چ کارێک ئەنجام بێ بۆ خۆت کە بتانی لەو ڕێ بچیتە بەرەویانە وەلی واقعان ئۆستادەکان نەخشە بە سزایان هەست ئەوەی کە ئەوان حەمایەتت کەن وەختێ ئەو بەعنوان ئۆستاد خۆت انتخابەکەی ئۆستاد جێ دووم خانەوادەی هەستە کنارتە ئەوەنە کۆمەکت بکە ئەوەنە لەو شتە کە خۆی ئەزانێت بینێتە ئەختیار تۆیش کە بتانیت بگەیت بە سەتح ئەوە لە جامعەتا شناختەشە دەبیت وەختێک کەسێک لەناو جامعە بشناسیت ڕاحەتتر کارەکانی قبوڵەکەن نەوەردکاریەوە بەحسەکرێت و جێیەک خاصی هەسە ناو جامعە جێ ئەحترامی هەست هەتا. وەزیەتی حاڵی نەقاشی چۆنە بینی ئایا ئومیدوار کنەندەیە؟ ئەگەر هەر بەم وەزگرانیە بچێتە بەرەوە کە ناقەتعەن بیش از حەد وەسایلەکانی گرانە من فرە کەسگە لە شناسم کە بەدونە ئۆستادیش کاریان ئەکرد کاریان بێ ئەنازە خاص بوو وەلێ بەخاتر هەزینەی بیش از حەد وەسایلەکان یانە کنارەوە کامڵ یانە کنارەوە ئەسڵەن موقعەتینەوە بۆیان وەلی هەمیشە ناتوانێت ئۆستاد بە نەزەرم کۆمەک یعنی بە ئەتانێ فقط یەکدانە حاڵەتێ پولێک بێت بۆیە کە بنیادەم بە جگاهەیەکی جوانتر بگات و بەنظرم تەواوی کارەکە دەکەوێتەوە سەر خودی ئەو شەخصە کە چەندە بۆ ئەو شتەوە دەی هەوێ بچێت تاقیق بکات و بچێت متالعە بکات و لە ڕگایدا ببێت و ئۆستاد فقط دەتوانێت نەخشێکی ڕاهنەمای ببێت کە زۆر ناتانێت مثلا بڵێم منیش دەبێت ببم بە فەردێک وەکو ئەو من فەردێکی جیاوازم دەبێت من فەردێکی مثلا بۆ خۆم ئینسانێکی قدرتمەند لە خۆمدا دروست بکەم کە بۆ خۆم قسەیەکیشم بێ بۆ وتن. موافقم ئیسا زۆر یەک لە جوانەکان ئێمە ئەناڵەن لەوەی کە ئۆستادەکان جوان دەرسنایەن یا هەر شتێکی تر بە نەزەری من بەحسی تەدریس 50% ئۆستادەکەیە 50%یش ئەو کەسایەتیە کە چنێک بێوێ لە ئۆستادەکەی هەڵکڕێنە و فێر بێت. بە نەزەرت وەزیفەی دایکبوون تەنیا بۆ ژنێک کافیە؟ یعنی ژنێک کە توانێت بێژێ من دایکم و ئیتر ئەوە نەقشی منە و هیچ کارێکی تر ئەنجام نەهێن؟ ناواقع من ئەسەن بەو بوارەدا فکر ناکەمەوەکات تا بڵێ فقط من دایکم و فقط چونکە بخۆم بە شخصە و تەجروبەیەم نەبووە کە مەسەن بڵێم توانم جوانتر و هێستا دەرەکەم وەلی بە نەزەرم ئەو کەسە بەو هەتا بۆ دایکی بوونەی خۆشیدا دەتوانێت ئەو هەتا ئەگەر سەوادیشی زۆر کەم نەبێت بۆ جەسارەتەوە بۆ شوجاعەتەوە بۆ منداڵی دەدا بتوانێت جودا لە هۆنەر بە هەر ڕشتەیەک وە ئەو بنیادەمە بۆی دروست کراوە بگات بە جیاهی زۆر هەڵە. خب دقیقا بە نەزەر منیش دایک بوون تەنیا کارێک نییە کە بێژی هەرەمە من خانمێکم دایکم کارم هەر ئەمە سەوتووە هەزاران ژنگەل موافقمان هەست
لە دنیا کە لە کنار دایکبوونیانە ڕشتەی مۆرد عەلاقەی خۆیانیان ئەدامە داوە فربنیامە لە موافق و شناختە شدەیکن هەم ئەوەی کە مناڵێکی دروست تربیەتەکەن و تحویل جامعەیان هەم ئەوەی کە خۆیان لە کنارە ئەو مناڵ تربیەتکردنا بۆ خاستەکە هەستیان گەین تەنیا کارێک نییە کە بێژی زندگی من ئەو نەمەحدودە کە فەقەت بەو کارە بکەین. درستە. ئەیسە چەند ساڵە تەڕاحیەکەی؟ تەڕاحی چێهرەم ئەنجام داوێت 4 ساڵ. 4 ساڵ. ئەتوانین چەند نمونە لە ئەسەرەکانتمان پێنیشان بەی؟ نمونێکی ئەم کارە بوو کە هەفتەی قبل من ئەنجامم دا. معمولاً چەند زەمانە بە تەڕاحیەک بۆت؟ کارێک ئاوا ئەنجام بێ تقریبەن 10 ساعت وەختی گەرەکە چۆن من کارم مبتەدیە نیم لە حەد ئۆستادێکا کە بێژم ئەو نەسەرێ بتانم کارەکەم بۆم بەرەو ئەنجامی بدەم. هونەرجوویەکی لە حاڵی دقیقاً. ئەم کار منەژێر نەزەر ئۆستاد ئاغای ئۆمی تەبەڕوکی بوو. ئەمیش حدوداً 1 مانگ قبل بوو ئەنجامم دا بازم هەر لای ئەوانەوە کارم کردو. ئەسپیش ترحتان هەیە یا لەو لەحزە بێدا هەدێ؟ نا ئەمە لە ڕووی مۆدێل کارەکەین چۆن ئەکسەرە نێژن هایپەرڕەئاڵ ئەشێ لە ڕووی مۆدێل کار کرێت هەتا سریکی بە کارێک کۆپی ئەنجامی ئات بۆی کە هیچ تەغییرێک لە بین خۆدە مۆدلەکەەوە ئەو کارە کە تۆ ئەیکیشی وجودی نەوێت هەر حاصلی کۆپیەخەن و بعد خۆیان لەسەری کارەکەن. زۆر جوانە. ئەمیش ئەوڵین کارە سیاه قەڵەم بوو کە من ئەنجامم دا. تەرحەکانت یەک جۆر ئەحساسی زیینو بوون ئێژی ئەو نەزیینن کە بنیام ناوێت لە دەستیان بۆ بەرێ دەستەکانە خۆش بێ. نازی لایگیان ئێستا تۆ وا بیرەکەیت و کە مەسەرەن لە داهاتووە هەر نەقاشی دامە بەی؟ من بە شخصە فکر ناکەم کە فقط بڵێم یەک دانە شغڵم دەوێت بە عنوان یەک دانە نەقاش. گەرەکتە شغڵێکی تر لە کناری نەقاشیە؟ بەڵێ قەتئەن و ئومیدوار ئەلان ناتوانم بێڵم خاطرەوە سەعایتە ئاوا پێش هات گەرەکمە بەو سەدها و بۆ موقعیەتە بگەم و دوای ئەوە مۆفەقەتم دەنگ بداتەوە نەوەکە بۆ خۆم بیڵێم. دروستە. چەندێ بە ڕۆیاکان ئێتقاتێ بە نظرت ئامالەکان ئارزوەکان چەند دەتوانێت تەسیر لە ژیانی بنیاما بێت؟ بەنظرم بنیادەم واقعاً دەتوانین فقط بەو شتانەوە زیندووە بۆ شتەیەکە ئومیدی ئەنگیزەی پێدەدا واگەر ئەو بەشەرە ڕۆیایەک یا ئەنگیزەیەکی نەبێت دەبێت هێکدان ئێسانی معمولی وەکو زۆرێک لە ئینسانەکانی وا لەسەر جامعەی خۆماندا هەن. درستە. دقیقاً هەروازە ئینسانێک کە هیچ ئومیدێک و هیچ هەدەفێکی لە زندگیان نەوێت و هەروە زندگی کا بدونە هیچ هەدەفێک فقط هەست فقط نەفەس ئەکێشێت ئەزینگە دقیقاً کار مردک متحرک ئەنجام ئات وەختە هیچ هەدەفێک نییە تەلاشکەی بۆی زندگی کە بدونە هەدەف ئەچێتە بەرەو فرە سادە و معمولیەوەی کە هەڵەسی کارێک عادی ئەنجامەی غەزایەک ئەخۆیت و بعدی ئەخەفیتەوە هیچ هەدەفێک و هیچ ئومیدێک نییە لە زندگی تا دقیقاً کار مردکە متحرکە هیچ هەدەفێک. نازی لایگیان بۆمان بێژە کە بە عنوانی خاتوونێکی هونەرمەند ڕسالەتت چییە لە جامعەی هونەریە؟ بە نەزەرم بە عنوانی هەتا فەرمووتان بە عنوان یەک دانە خانم ئەوەیە کە ڕسالەتی خۆم ئەوەیە کە هەربارێک کە هەر کارێک ئەنجام ئام ئەو شتانە وا کاتی تەواوی هونەرمەندەکان ئەکسەرەنیان مەسەڵەن لە موردی فەقردا لە موردی خوشونەتایەک وا هەست مەسەڵەن من بێم بە نەحوێکی تر بە نەحوەیەکی تر ئەو شتەوە حەسی یەکەم ئارامشە ناڕەحەتیە غەمە هەر جۆرێک هەست بە حاڵەتێکی متەفاوت بەو بینەندەیەدا نیشانی بم و سعی کەم ئەو نقابەوە هەتا کەتی تەواوی بنیادەمەکان بۆ خۆیان داهێنن من بێم بە نەحوێکی مەسەڵەن جوانتر بە نەحوێکی کە بتوانێت حاڵەتێکی دانە ئامۆزشی بێت یا ئەوەی کە بە عنوانی شتێکی جوان ئەو شتە نیشان بم. درستە. من ئارەزووم بوو کە بتانم لە شتەی نەقاشی و تەڕاحیە ئەوە پیشڕەفت بکەم کە نیشانەگەل بە ئاساری جەهالەت لە جامعە نیشان بم ئەوەی کە ئەگەر نادانی وجودی بێت بە شۆنیا زۆڵم تێ ئەگەر زۆڵم بێ بە شۆنیا فەقر تێ فەقر بێت هەمچین اتفاقەکە لە جامعە خۆمان شاهدین
چ اتفاقی لێ ئەکەفێت دزی هەز یا هەر کارێتر ئەگەر نادانی بێ بە شۆنیا جامعە کەم کەم ڕوو بە نابودی ئەچێت من حەزمە کرد کە ئاسارە نادانی لە جامعە نیشان بەم و بە بنیامەکانی بگەێنم کە ئەم شتەکە ئاوا ئەیگر نەدەست هەمچین ئاسارێکەتانێ بگەینیت. بعد لەم بوارەدا شتێک تریشت بۆخشە مەسەلەن من زۆر عەلاقەیەکی خاصم بۆ کە تابووەکانیشان بم کە ئەو شتەوە کەتی بە چاوێکی زۆر خراپ یا بە چاوێکی زۆر عەجیب و غەریب تمشای دەکەن من بێم بە ناحوێکی کە نیشانی بدەم مەسەن زۆر شتێکی زۆر نۆرماڵە ئێمە دەتوانین بە شتێکی زۆر جوان بە شتێکی زۆر عادی تمشای بکەن و چامان لەسەر ئەو شتانەوە کاتی لە منداڵیدا دروست کراوە تاسیراتی جامعەیە چاویان ببەستن. مەحشید زۆرتر مۆدێل‌های زێندە ئیسفاداکە ئەگەرکم بزانم چه مۆزوعاتە زۆرتر پەرداخت دەکەی؟ من بۆ خۆم ئەو شتەوە ئەو لەحزەیە حسیم بێت مەرجدا نانێم بۆ خۆم کە مەسەن بڵێم دەتوانم فقط لەو زەمینەیەدا ئەو کارە ئەنجام بدەم بەخاطری ئەوەیە کە لە هەر زەمینەیەک تا ئەو لەحزە ئێحساس کەم نیازم هەیە کە ئەو شتێکە لە دڵمدا بیڵێم بە نەحوێکی خۆم بە خەڵکی نیشان بدەم بە هەر کەس. سەبارەت بە گریم ئەسڵ باسمان نەکرد باسی گریمەکانتمان بۆکە ئایا لەسەر ئەفرادی تر ئەنجامیە یا چۆنە و چۆن؟ بەڵێ گریم هەم لەسەر خۆم ئەنجامی ئەم هەم لەسەر هەر کەسێکی کە مۆدل بێت و شتێکە کە مەسەلەن بازێ وەختیش بە سورەتی نەقاشی لەسەر دمشای خۆم ئەنجامی دەدەم. تەخەسوسی بە گریم مەشغوڵی یا ئەوەی کە هەر بۆ دڵی خۆت؟ فعلەن کە بە سورەتێکی زۆر فعلەن کە بە سورەتێکی زۆر قەوی هاتوومەتە نێوی وەلی بە عنوان یەک دانە هەرفەیە کە بمێ لە ئایندە بە عنوان یەک دانە گریمۆ بم تمشای ناکەم و بەخاطری ئەوەی شتێکە زۆر لەزەتم پێدەداوە ئێحساس دەکەم کە تواناییەکم هەیە لە نێویدا ئەنجامی دەدەم ئیتر بە هەر نەحوێک بێت پێم خۆش. کلاسی بۆچی بۆ گریم؟ نەمتاسفانە دەورەیەک چووم وەلی دەورەکەی 3 ڕۆژە بوو و بەخاطریەوە تەواوی کارەکانی لە ئەوڵەوە هەتا بازی وەخت بە چەسبی ڕازی مەسەن کارهایەکی زەخم ئەنجام دەدا حتا و بەخاطریەوەیە کە زۆرتر بۆ خۆم چوومە نێوی و ئەو شتانێکوان لە نێویدا بوو کەشفم کرد بە هەر شتایەکی زۆر چکولە و کەم. ئەگەر قسەیەک تەیە بۆ کەسانێکە دەغدغە و دڵمەشغوڵی های تۆیەیە ئەتوانی لەگەڵ تەماشاچیەکانە بیکەی؟ فقط ئەوەی کە ئەی کاش ئەوە فەزاوە جامعە ئامادە ئەوە کە خانمەکان ڕاحەتتر بتانن وارد ئەرسێ هۆنەر بن کارکەن و پیشڕەفتکەن و ئەوەی کە خانمەکان خۆیان ئەوە مەسەڵەن ئۆستوار بن کە هیچ وەخت تەسلیم نەون دەست لە تەلاشیان هەڵ نەگرن لە بەرابەر خاستەکانیانە. دەستە خۆش بێ هیوای هەموومانە. ئەگەر قسەیەکە لە دڵتایە من نەمپرسیە ناگفتەیەک تێ ئەتوانی لەگەڵ تەماشاچیەکانە بیکەی؟ زۆر سپاس بۆ بەرنامەی جوانیشتان من فقط قسەی ئاخرم توانێەوە بێت کە جودا لە ئەوەی کە یەکدانە ئینسانین جودا لەوەی کە یەکدانە خانمین و تەواوی بنیادەمەکان بە عنوانی یەکدانە ئینسان کە تمشای دەکەین بە ڕێگای خۆتانی دامە بدەن و تەواوی مەحدودیەتەکان تا بۆکانەوانە بشکێنن و بەو شتەوە دەتەنەوێت بۆ ئارزووەکانی خۆتان ئێتقادتان بێ و لە ڕێگایدا بە بەهترین نەحو تەلاش بکەن کە بۆی بگەن. زۆر زۆر سپاس چێژمان بر لە قسەکانی دوودانە هۆنەرمەندی خۆشەویست. زۆر سپاس بینەرانە ئەزیز و خۆشەویست کاتی بەرنامەکەمان تەواو بوو هیوای کات و ساتێکی باش بۆ هەمووتان.